سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم باس و بابەتی ئەمجارە باس لە ئاگرکەوتنەوە دەکەین، بە تایبەتیش هۆکاری ئاگرکەوتنەوەی بەردەوام لە بازاری لەنگە هەولێر لە نێوان 40 مەتری و 100 مەتری ئەو بازارەی کەوتوتە پشتی گەڕەکی سێتاقان و بەرامبەر تەبع و سەبعە لە 100 مەتری بەرامبەر ئەو گەراجەی شارەوانی. طبعاً ئەوەی کە تەمەنی هەیە دەزانێ، ئەوەی کە گەنجە نازانێ، ئەم بازاری لەنگەیە پێشی ئەوەی بێتە ئەو شوێنی ئێستا لە جێی ئێستای بازاری نیشتیمان بوو. طبعاً خەڵک لە ناو حەسیر و ئەو بابەتانە دوکانیان هەبوو، لەوێش جارێک سووتا ئەگەر زیاتریش نەبێ نازانم 25 دەی 2018 هەر لەو شوێنەی کە ئێستا لێیەتی جارێکی تر سووتا بە تەواوی سووتا و خەڵکێکی زۆر زەرمەند بوو، ماوەیەکی پێچووتە هەمووی چاکراوە. دیارە شەوی ڕابردووش جارێکی ترەوە بازاڕە سووتا بۆ خەڵکێکی زۆر زەرەری کرد. بەداخەوە لە کاتێکە کە کابرا دوکانەکەی و خەریکە دەسووتێ هەوڵی ئەوە دەدا ئەو کەلوپەلەی کە تێیدایە دەربازی کە باز لەوە دەکرێت کە خەڵکێک هەیە دەچن بۆ ئەوەی کە دزی بکەن. ئەمەش جێگای داخە. حتمما لە هەموو دنیادا لافاو دەبێ، ئاگرکەوتنەوە دەبێ، ڕووداوی سروشتی دەبێ، یعنی ئەو بابەتانە شتێکی واردە. بەڵام ئەوەی کە لێرە جێگای سەرنجە و تێڕامانە ئەوەی کە قسەی خەڵک، ئێمە وەکو ڕۆژنامەنووس، وەکو ڕاگەیاندنکار، وەکو دەستگایەکی ئەعلامی ئەوەی لە ناو خەڵک دەگوازینەوە بۆ خەڵک. قسەی خەڵچێک پێی وایە کە ئەمە دەستە، خەڵچێک پێی وایە ئەمە شۆرتی کارەبایە، خەڵچێک پێی وایە ئەوە کەم تەرخەمیە، خەڵچێک پێی وایە نازانم ئەمە چیە، خەڵچێک دەڵێ بەڕاستی زۆر بە زووی بە ڕێکوپێکی هاتن و هەوڵیاندا و جددی بوون لە ئاگر کوژانەوە، خەڵچێک دەڵێ ئەو شوێنەی کە سیستەمی ئاوی کوژانەوە ئەو بابەتیان بۆی داناوە ئیشی نەکردووە. لە هەندێک شوێت دیواریان ڕوخاندووە تاوەکو گەیشت بگەنش ئەو ئاگرە و کۆنتترۆلی کەن. یعنی قسە زۆر دەکرێت لەم بارەیەوە. ماوەیەک بەر لە ئێستا چێشتخانەکەی ئەنجومەنی وەزیران ئاگری گرت بەهۆی نازانم شۆرتی کارەبا بووە، نازانم چی بووە. کاک مزەفەر وەردەگرم دەگەڕێمە وڵاتان جارێکی تر. کاک مزەفەر فەرموو. کاک مزەفەر سڵاوی خوا. سلام علیکم مامۆستا گیان، ئێوارەتان باش. ئێوارە باش بە قوربان. حواڵتان وڵی بەچاڕوونیەکەم بکەی نازانم سەسی. وەڵاهی بابەتی ئەم ئاگرکەوتنەوەوانە کاک مزەفەر دیارە بازاری لەنگەی هەولێر زیاد لە 1000 دوکانە، دەتوانین بڵێم 3 بەشی زیاتری سوتایە شەوی ڕابردوو. لە 25 دەی 2018 جارێکی تر سوتاوە ئەم بازاڕە. ئەگە هەر دوکانی تەنها یەک خێزان سەرپەرشتی بکە و داهاتی مانگانەی یەک خێزان لەو با دوکانانە چۆن دەڵێ داهاتەکان لەو دوکانە بێگە یەک خێزان بەلانی کەم 800 خێزان ئەم شەو بەڕاستی زەرێکی زۆریان کردووە. جا چیزای ئەوەی لەوانێ دوکان هەیە دوو خێزان بەڵێ قسەی ئێمە ئەوەیە کە ئەم ئاگرکەوتنەوانە بۆ ئەم هەموو بەڵێ مامۆستا گیان ڕازەفەرین بەداخەوە بەس لە هەموو دنیا ئاگرکەوتنەوە بووە مامۆستا، بەس ئەمانەی بازاری لەنگە بە تایبەتی لە شەوە کە گڕەگرێ ئەمە عیلاقەی بۆ هەیە کە لە هەموو دنیا ئاگر ئەکەوێتەوە، شۆرتی کارەبا هەیە، شت هەیە، حاڵەت هەیە، بەڵام چییە ئەم بازاڕی لەنگ دیارە پەیوەندەکەی کاک مزەفەر پچرا. طبعا ئەم ئاگرکەوتنەوەی وەکو ئاماژەم پێ کرد ئێوارەی ڕابردوو، شەوی ڕابردوو بازاری لەنگەی هەولێر چەند ڕۆژێک بەر لە ئێستا چێشتخانەکەی ئەنجومەنی وەزیران، ماوەیەک بەر لە ئێستا ئەم بینایی سۆران ئەوەی کە هەندێک قوتابی و مامۆستاتیایدا بوونە قوربانی بەداخەوە. یعنی خەڵک دەپرسی ئەم ئاگرە بۆچی؟ چکەمە وتم ئەمە حقیقەتێک واقعێک باز دەکەین، ئێمە لە خۆمانەوە شت ناڵین، اتهام ناکەین، چۆن دەڵێ ناڵین 100% وا بوو
ئێمە قسەی خەڵک دەگوازینەوە خەڵکێک پێی وایە کە ئەمە دەستێکە بۆ ئەوەی کە ئەم شوێنە بکرێ بە شوێنێکی تیجاری بۆ کۆمپانیایەک یاخود بۆ کۆمەلگایەک یاخود بۆ بازرگانی بە هەر حاڵ ئەوە قسەی خەڵکێکە خەڵکێکی دەڵێ نا شۆرتی کارەبایە و شتێکی ئاساییە خەڵکێکی تر پێی وایە کە ئەمە کەم تەرخەمیە هەمە باز لەسەر هەموو ئاگرەکان دەکەین ئەو ئاگرانەی کە دەکەونەوە لە هەر شوێنێک بێ بەهۆی هەر هۆکارێک بێ شوێنی بازرگانی بێ یان شوێنی دانیشتوان بێ یاخود ئۆتێلێک بێ یاخود بارگایەک بێ یاخود بینایەک بێ هەر شوێنێک بێ ئەمە دەڵێن بۆچی دەبێ ئەوەندە ئەم ئاگرەوای لێبێت تەشەنە بکا بەو دەرەجەیە کە کۆنتترۆل نەکرێ ینی تۆ سیر کە دوکانێک نییە دو نییە 100 نییە 200 نییە ئەی کە دروستان دەکرد هەر ماندوو بوون تۆزێک بە شێوەیەک دروست بکرابایە کە سیارەی ئاگرکوژێنە بگاتە هەموو شوێنێک بۆ نمونە یان ئەوە تا ئەو شێوازی کارەبا و ئەو سیستەمی کارەبایە بە شێوەیەکی وا چاک تۆکمە چاچی بکەن کە بە ئاسانی گڕ نەگرێ بە ئاسانی نەسووتێ ئیدی ئەمانە قسەی زۆری لەسرە ئەگەر لە سوسیال میدیا سەیری بکەین لەم هەموو پیج و ئەکاونت و هەموو خەڵکی کە دایناوە هەریەکە و قسەیە دەکە هەریەکە و شتێک دەڵێ هەریەکە و بە شێوازێک باسی بابەتەکە دەکا هەریەکە و بە جۆرێک قسە لەسەر بابەتەکە دەکا بۆیە بەڕاستی حەقوایە من پێم وایە ینی ئیسان کە شتەکە ڕوویدا هیچ کەسێک جگە لە دوکاندارەکان نەچێتە ئەو شوێنە بۆی کە بتواندرێت زووتر کۆنتترۆل بکرێ و ئاگرە و هەروەها سەبر بگرن لێ بگەڕێن تا ینی بە فعلی تازە سووتە بەڵام بابزانن ئایا بۆچی سووتە و بە فعلی ینی ئیشتەس ئەوە بکرێت کە بۆچی سووتە چکە ئەم گۆتە و ئەم قسەی خەڵکە لەوانەیە خەڵکێک باوەڕ بکەوە خەڵکێک پێی وابێ ئەمە حەقیقەتە بەڵێ سووتێنراوە بەڵام خەڵکێکی تر لەوانەیە بڵێ نەخێر ئەمە نەسووتێنراوە ئەمە شۆرتی کارەبایە بۆیە ئەگەر جیهەتی ئەمنی جیهەتی ڕسمی ئەم بابەتانە لە هەر شوێنێک ئاگر کەوتەوە بەجددی ئیش دەسە ئەو بابەتە بکەن وەکەم و کوڕەکانیش دەستنیشان بکەن و دوازاری ئەلانیشی بکەن بۆ خەڵک بابە ئەمە کەم و کوڕەکانە ئەمە لێژنەکە بە دەداچوونەکەیە ئەمە ئەو بابەتەیەکە ڕوویدا چکە لە حەقەتدا ئەگەر بین سیرکەین ئەنی کابرا دەڵێ من 20 دەفتەرم لە دوکانەکەم بووە بای 20 دەفتەر مۆبایلم لە دوکانەکەم بووە دەڵێ بەداخەوە زۆربەی مۆبایلەکانم دزران من گەیشتمە ناو دوکانەکەم و هەوڵم دا و بەڵام زۆربەی مۆبایلەکان دزران ینی کەواتە ینی کابرا دووجار ینی چۆن دەڵێم خەم و خەفەتی توش بوو دووجار ماڵی وێران بوو جارێک ئەوەی کە دوکانەکەی وە خەریکە ئاگر دەگرێ و ناخۆشە و خەفەتێکە لەو لاشەوە لە زیاتی ئەوەی کە هاوکاری بکرێەوە دوکانەکەی بۆ ڕزگارکەن ئەو ئەشیایی کە تێیدایە دەبینین بەداخەوە ینی خەڵکێک دزی بکە تۆ ینی چۆن دەڵێ ئەوەکو ئەو وایە کەسێک لە جانەڵا بێ و خەریک بێ ڕۆح بدا و بمرێ تۆ بچی سەعاتەکەی دەدەست بکەیەوە بچی مۆبایلەکەی لێ بدزی بچی با خەڵی بگەڕێ بزانی چیتیایە ینی ئەو وا دەمرێ ینی وا دەمرێ کابرا تۆ لە زیاتی ئەوەی هاوکاری بکەی گیانی لە مردم ڕزگارکەی دەی ینی شتەکانی دەدزی کابرا تەلەفۆنێکی بۆ کراوە بە حاڵ گەیشتوتە شوێنەکە بەس خوا بزانێت چۆن گەیشتوتەوە شوێنە چۆن گەیشتوتە دوای دوکانەکەی وا دوکانەکەی بە بەرچاویەوە خەریکە ئاگر دەیگرێ کاتیشم لەو لاوە لێ بستۆرەتەوە بێ دوکانەکەی بە فێڵی ئەوەی کە هاوکاری دەکات شتی لێ بدزێ یان خەڵکێک کە دەڵێت دز بازاری ئاڵۆزی پێخۆشە ڕاوی دەکات لە ئاوی شێل و لە ئاوی لێڵ ئەنی خەڵکانێک بەداخەوە ینی حاڵەتێک ئاوا بقۆزنەوە پشێویە و کەس بە کەس نییە و بە شێوازێک ینی خۆیان مەڵاس دەن و بێن دزی بکەن ئەمە بەڕاستی کارێکانی بە حقەت ینی لە ئینسانێکی مرد ناوەشێتەوە ئەوانەی کە ئەم شتە دەکەن بە حقەت ینی دەبێت زۆرە ئینسانێک بن زۆرە مرۆڤێک بن ئەوەی تر چێ قەرەبووی ئەم بابەتە دەکاتەوە ئایا ئەمە چۆن قەرەبوو دەکرێنەوە و ئایا چارە نووسیان چی دەبێت جارێکی تر بەم ڕەمەزانە خەریکە چەند ڕۆژێک ماوە بۆ ڕەمەزان دیارە ئەم دوکانانە هەر هەمویان کاسبن هەر هەمویان ینی هەندێکیان باسییان لەوە دەکرد کە کەلوپەلێکی زۆریان هێناوە بۆ ئەوەی کە ئیدی لە ڕەمەزانە و لە جەژنە بیفرۆشن و قازانجی لێ بکەن و داهات و بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن
بەڵام دەبینین ئێستا ئەم بازاڕە سوتا و دەستە ئەژنۆ دانیشتون دەبێت چاوەڕێ بن بزان ئاخۆ ئەم بازاڕە چی بەسەردێ ئایا جارێکی تر نۆژان دەکرێتەوە بە هەمان شێوەی کە هەبوو یان ئەوەتە گەورەتر دەکرێت یان ئەوەتە دایان گوازنەوە لەوێ دایان بن بە شوێنێکی تر ئەمانە هەمووی بەڕاستی قسەیە هەمووی چۆن دەڵێ خەڵک قسەی لەسەر دەکا زۆربەی زۆری ئەو ئاگرانەی دەکەوتەوە لە هەرێمی کوردستان هەندێکیان بەداخەوە دەبینین یعنی کارەساتی لێ دەکەوێتەوە و هەندێکیان سەلامەت لێی دەردەچن لەنگەی هەولێر لە 25 دەی 2023 جارێکی تر سوتا و ماوەی تقریبان ساڵێکی زیاتر پێچووتاوەکو جارێکی تر دوکانەکانیان هەموو نۆژەن کردەوە لە ساڵی 90ەکان کە لە جێگای بازاڕی نیشتیمان لای گەراجی قوشتەپە لەو منتیقەی ئەوێ بوو لای قەبرستان بوو بە کەپر و بە حەسیر و بەو شتانە حەکەپریان دروست کرد بوو لەوێش جارێک 2000 سوتا ئەوانێن گواستەوە ئێرە بۆ ئەو لەنگەیە کە وتم ئەوانی کە شارەزای هەولێرنی نازانن ئەو شوێنە کەوتوتە نێوان 40 مەتری و 100 مەتری لای دیوی پشتەوەی گەڕەکی سەتاقان خود با بڵێن نزیک لە نەخۆشخانەی ڕزگاری نزیک لەو گەراجەی شارەوانی حیشورتەی چی پێ دەڵێن ئەمانە بە حەقەت یعنی جێگای داخە و ئێوارە بینیمان کە ینی بەڕاستی ینی سان چۆن دەڵێ خەمی بۆ دەخوارد بۆ بابەتە چکە خێزانێکی زۆر لەسەر ئەو شوێنە داهاتی ماگانیان پەیدا دەکرد و ڕزقیان پەیدا دەکرد و دەخلی ماگانیان لەو ساڵانیان لەو دوکانانە بوو بەڵام ئێستا دەبێت چاوەڕێ بن بزانن ئاخۆ کەی و بە چ شێوەیەک و چۆن ئەم دوکانانیان بۆ چا دەکرێتەوە چکە بە حەقەت ئەمە ئەوە نییە تۆ بە تەنها بچی دوکانەکەی خۆت چاکەیەوە و ئەوەی تریش لەو تەنیشتەوە دەبێت ئەمە بە مەوحەدی بێ دەبێت بە ڕێکوپێکی بێ دەبێت و ئایا ئەمە بە فعلی بۆیان چا دەکرێتەوە و ئایا ئەم شوێنە جارێک دەکرێتەوە بە دوکان دەکرێتەوە بە لەنگە ئەو شوێنی کە لەنگە واتە بالە ئەو شوێنی کە کەلوپەلی دەستی دوو دەستی سێ لێ دەفرۆشرێ ئەمانە بە حەقەت ینی پرسیارگەلێکن ئەمانە ڕووداوگەلێکن دووبارە دەبنەوە دووبارە بوونەوەیان ینی خەڵکانێک قسەی زۆر لەسەر ئەو بابەتە دەکەن کە پێیان وایە ئەم بابەتە بابەتێکی دروستکراوە بابەتێکە کە بە دەستی ئەن قەست وای لێ هاتووە خەڵکانێکیش دەڵێن نەخێر ئەمە بابەتێکە پەیوەندی بە دەستی خەڵکەوە نییە ئەمە شۆرتێکی کارەبا بوو و 2000 ئیدی ئاگرەکەتە شنێ سندووە و زۆری ئەو کەلوپەلانەی کە لەوێشە خۆتان دەزانن نایلۆنەوە پلاستیکە و ئەو بابەتانەیە و ئەو مەوادانن ئەم جۆرە مەوادانن کە زوو گردەگرن بۆیە بەڕاستی وای لێ هات بە ماوەیەکی کەم هەرچەندە ناکرێت بڵێن 100% شوێنەکە سوتاوە بەڵام زۆرینەی شوێنەکە سوتاوە زۆرینەی دوکانەکان سوتاون و خەڵکێکی زوو گەیشتە ئەو شوێنە و ئەو کەلوپەلەی خۆی هەبوودەری هێنا بەداخەوە لە هەندێک لەو سەرچاوانە باز دەکەن و هەندێک لەو دوکاندارانەی کە باز دەکەن دەڵێن ئێمە جگەلەوەی کە خەمی سوتانی ماڵ و سەرۆتەکەمان بوو لە لایەش تریش خەمی ئەومان بوو کە بەداخەوە هەندێک خەڵک هەندێک نابە بەرپرس خەڵکی ئینسان بە حەقەت یعنی دزیان لەو شوێنە کردووە من حەز دەکەم ئێوەی بەڕێز و خۆشەویست پەیوەندەکانتان بگرن و بابزانین ئێوە دەڵێن چ ئێوە پێتان وایە کە کاک سەردار بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك سردار جان باشی برا رئيسي بلاي قولي سپاس بە قوربان زۆر سپاس برا غمدەمەکە جێم قسەکان جناب ڕاگرتیە کە قەربوو دەکرێت یا قەربوو ناکرێتەوە والله ئەمە قەرەبوو جهەتی تەنفیزی جهەتی ئیداری ئەم پارێزگاری هەولێرە ئەوە نازانم بە حەقەت چکاتە سەد بڕیارێک نەدراوە بۆ بابەتە گوێمان لە هیچ نەبووە بابەتی قەرەبوو بەڵێ چەند جارە موندەی چەند جارە چەند قەرەبویان لەکرا زار هەرەوەندە قەرەبویان دەکرێت بە پێی زانیاری جەنابەت جارانی ڕابردوو قەرەبوو نەکرانەوە نانە 150 قەرەبوو نەکراینەوە کەم نزیک و ئاگادارم ئەو دوکانانێک کە لە 2018 جارێک کە ئەگەر ببیرت بێت لە 25 دەی 2018 دوکانەکان هەر ئەو دوکانانی لەنگە سوتان و دوایە چایان کردەوە ئەو چاکردنەوەیش هەر لەسەر حسابی خۆتان بوو خەڵکە بوو ئەو چاکردنەوەش لەسەر وای بوو کە چیان کردەوە پاریان لێ وەگرتینەوە پاریان لێ وەگرتینەوە هەندە چیش فرۆشاوە زیاد دروست کرا
زیادیان دروست کرد یعنی هەندێک زیاد دروستکرا فرۆشاوە یەک دیار وەرناچی دێتەوە ئاخر لێ خەڵکی ڕادەمانوشی بازار گشتیمانەوەتەکەنە بینە خۆ حەقیقەت تاوە ئەوەی کە جەنابەت گوێ لێ دەبێت لە خەڵک بەڵێ حقیقت نەک ینی زۆر ئەمە گوتیان لە کوردستان دەژن لە کوردستان دەژن حقیقەتە قەزدەم یعنی ناڵێن هۆکارەکە چییە بەتاکیت بەڵێ هۆکارەکە چییە؟ والله هۆکارەکە کەمە نابی ڕاستە خۆ ئەوەی بکەمرێن دەستە و یان کارە باشۆتە بەس جارێک 2000 3000 ئەوێن دەربستێ دەبی حکومەت هۆکارەکەی بدۆزیتەوە بەپێی ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەمە ئاگادارن چەند دوکان دەبێت دەڵێن 800 دوکان سوتاوەشتی وە هەیە؟ دانا تقريبا 120 تا 180 دوکان دەبێەوە 120 تا 180 ینی بە کاملی سووتان ئەوەی ترش زوو پێ ڕاگەیشتن ینی لایەن بردو هەندێک بە کاملی سوتا هەندێکەیە ئەشای دەرهینە ئەشیان لێ بردیە بەداخەوە هەندێک ئەشیان لێ دەسرا و ینی بەس بەوەی کە قەرەبوو ناکردن بە تاقیدی ئینشاڵڵا قەرەبوو دەکرێنەوە ئینشاڵڵا قەرەبوو دەکرێنەوە ئینشاڵڵا بەس چەند جارێک و قسەن قەرەبوو کردنەوە و جارهەرەوەدا قەرەبوو دەکرێنەوە ینی زارانی ڕابردوو چەند قەرەبوو کردنەوە جارە شەرەوەندە دەستەکانت خۆش کاک سەردار زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک سەردار بە قسەی ئەو برا بەڕێزەش کە دەڵێ ئەوەی کە من ئاگادارم جارانی ڕابردوو کەس قەرەبوو نەکراوەتەوە و تەنانەت کە دوکانەکانیش نۆژان کرانەوە هەندێک دوکان زیاد کرا و هەروەها پارەی ئەو مەسروفاتی ئەو چاکردنەوەش لە خەڵکە وەرگیراوە بە هەر حاڵ لە حاڵەتێکی ئاوادا لە زۆر حاڵەت هەبووە ینی قەرەبوو هەبووە کەم تا زۆر ئەگەر 100%یش قەرەبوو نەکرێنەوە هەر تەنها 120-130 قەرەبوو بکردنەوە 150 قەرەبوو بکردنەوە و تۆزێک لە خەمی ئەو خەڵکە سووک بکرێت تۆزێک ئەو خەڵکە هەناسەیەکی بێتەوە بەر چکە هەیە هەموو سەرۆت و سامانەکەی ئەوەی هەیەی لەنا ئەو دوکانە بووە ئەوەی کە قازانجی دێکردووە ماوە دووبارە بە چومەکی دایتەوە و قازانجی خۆی سەبر لێ هەڵگرتوتەوە بەو شێوەی کە هەندێک باز دەکەن ئەوەی کە جێگای بەڕاستی داخە ئەمەژەم پێکرد ئەوەیە کە تۆ ئەنی کەسێک کەوتووە لە حاڵەتی سەرمەرگایە لە حاڵەتی مردنایە بۆ نمونە سیارەیەک لێدایە باشە تۆ لە زیاتی ئەوەی بێ ڕزگاری بکەی لە زیاتی ئەوەی بێ هاوکاری بکەی لە زیاتی ئەوەی بێ لە مردن ڕزگاریکەی بێ ینی چۆن دەڵێ شتەکانی لێ بدزی بۆ نمونە سەعاتەکەی مۆبایلەکەی پارەی لە باخەڵی پێڵاوەکەی بدزی ئەم شێوازی ئەوەی کە ئەم شەو باس کرا بەڕاستی بەداخەوە بەرابەرزەست باشی کرد ئەوەیە کە خەڵکانێک ڕۆیشتن بۆ دزیکردن ینی کابرا لەلایە خەمی ئەوەی کە دوکانەکەی ئاگری گرتووە لایەکی تریش خەمی ئەوەی کە دزی لێ بکرێ بۆیە بەڕاستی ئەنی لەم حاڵەتانەدا لایەنی ئەمنی لایەنی پارێز گاریکردن لە سەرجان و ماڵی خەڵک ئەوەیە دەبێ بەڕاستی لێ نەگەڕێنی ئەو خەڵکە بە ئاسانی نزیشی ئەو شوێنە بکەوێ و هەروەها لێ بگەڕن کە هێزەکانی چالە مەدەنیەکان و هەروەها فریاگوزاری هەروەها ئاگرکوژێنەوە ئەوانە زوو بگەنە شوێنی خوان و زوو بتوانن کە چارەسەری ئەم بابەتە بکەن و بە تایبەتیش ئەو شوێنانەی کە ئاوا بازاری گشتین بازاری میلین هەر بازارێکی ترە ئەو سیستەمی ئاگرکوژێنەوەی کە بەڕاستی حەقا زۆر ئەنی چۆن دەڵێ ڕێکوپێک بێ مەزبوط بێ و ماوە تاقی بکرێتەوە چێک بکرێ بزان ئاخۆ ئیش دەکا ئیش ناکە چکە هەندێک خەڵک باسی ئەویان دەکرد ینی تەنانەت دەو شوێنە ئەو سیستەمی ئاگرکوژێنەوەیە ئیشی نەکردووە وەکو پێویستیان ئیشی نەکردووە بۆیە لەسەر لایەنی پەیوەنددار پێویستە بە حەقەت ئەم بابەتە بە هەند هەڵبگرێ و دڵی ئەم خەڵکەش خۆشکەن ینی بەڵێنێکیان پێ بدەن بە قەرەبووکردنەوە و بەڵێنێکیان پێ بدەن بە چاکردنەوەی شوێنەکان و هەوڵش بدرێ زوو بۆیان چا بکرێتەوە لەبەرەوەی ئەم مانگە مانجی ڕەمەزانە و کابرا لەوانەیە بتوانێت قازانجێک بکات بۆ خۆی لەوانەیە بازارەکەی لە ڕەمەزانە باشتر بێ هەر بێ بازاریە بێ بازاریە وەزعەکە هەر بۆ خۆی خراپە بەڵام چ جای کە تۆ لەم حاڵەتەدا ئێستا ئەوەی کە هەتەوە ئەوەی کەنیتە بە یەک جار ئاگر بگرێ و بڕۆ ئەمە بەڕاستی ناخۆشە
من ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست گەربرایان ناوبڕێکمان بدەنێ دوای ئەم ناوبڕا دەگەڕێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەم بابەتەی کە لە بەردەستمانە قسەی زیاتری لەسەر دەکەین. خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ معرف ئاغای گەڵاڵی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. جیاوازی وەزیفەی ئێوە و مامۆسایانی ئاینی و مەلاکان و تەنانەت سیاسیەکانیش لە چیە؟ ئەم عەشایەرانە کە هەیە لە هەر شوێنێکە ئەوەنە عەلاقەی ڕۆحی و کە سوکاریمان تێکەڵە ناتوانێت هیچ قووەتێک هیچ کەسێک ناتوانێت لە یەکمان جیا بکاتەوە. خۆی ئەمە هەموو شتێک بۆ ئیعلامی نیە، ئێمە لەبەر ئینساف و وجدان و منتیقان خۆمانەکەین. ئیعلامیمان بۆ چییە؟ تعریف عەشایر بکایە تعریفینەوە عەشایر وەکو ڕۆژ وایە بە کەس داناپۆش. سێ مانگ شتێک ماینەوە. ئەم سێ مانگە چەند جار بارزانیتان بینی؟ عیب ڕوا بکە ڕەنگە 20 جار زیاتر. نوێنەر عەشایەرەکان خۆمانین لە جیاتی هەموو عەشایەرەکان وەکو نوێنەر جاف ئەوە ماینە. کێ دەسەڵات سەدامی بوو؟ هەرچی قالە سەدام قالە عێراقی. زۆرێک لەسەرەوە عەشیرەتەکان دیوەخانانەیە لای حیزبە سیاسیەکان. تۆ دیوەخانانت هەیە؟ وێلایەنیشن و وێلایەنیش نی. ئەز شارەزوریان کرد لە مەسافەی 500 متر بۆ 500 متر لەو ئەرزان ئینیان خاکیان داورد ناردیان پاش سێ مانگ هاتەوە وتی ئەم ئەرزە سێم ئەرزە لە هەموو عالەم. گفتو بۆی ئەم جارە و باس و خواسی ئەم جارەی بەرنامەی بانیژە باس لە جیهانبینی و دنیابینی و شعر و ئستاتیکا و ڕوانینی شاعیرێکی تایبەت و زانا و عاریف و مەلایەکی گەورەی هەورامان بە ناوی مامۆستا مەلا حەسەنی دزڵی یەکەم. مەلا حەسەنی دزڵی لەو عانە لە بینی سێدانە چینی کۆمەڵایەتیە کە ئەگەر بڵێن دەسەڵاتی دنیایی وەکو ئاغایەتی وەکو دیوەخان، دەسەڵاتی دینی وەکو مەلایەتی و شێخایەتی و خەڵکی ئاپەڕەی جەماوەریچ. مامۆستا مەلا حەسەن ژیان جۆری ژیانی ناو ئاپەرایی جەماوەری هەڵبژاردووە. مرۆڤ هەمیشە کوڕی ژینگەکەی خۆیەتی بە جۆرێکە کاتێکە دەیەوێ قسە بکە بۆ کێ قسەکە لەگەڵ ژینگە کۆمەڵایەتێکە قسەکە. بیرکردنەوەکانی سەرچاوەی بیرکردنەوەکانی و تێفکرینەکانی دوجار ژینگەکە کاریگەری لەسەری هەیە و نەخشە ڕێژی دەکا. قسە و بۆچوون و شعرە تا دەگاتە شعر و پەیامەکانی ژینگە کاریگەری لەسەری هەیە. ئەمە حقیقەتێک و سەلمێنراوە. جیهانبینی مەلا حەسەنی دزڵی جیهانبینی ئاینیەکەی لەو شوێنەیە کە هەستەکەی جۆرێک لە نەقدی دینی کردو، بەڵام زۆرێک لە توێژانان ئاماژە بەوەکەن باز لە خودی دین ناکە، باز لە سیستمی دینداریەکەیان، باز لەو تاکانەکە کە بە ناوی دینەوە شتیان کردووە. لە ڕوانگەی زمانەوە بڕوانین ئەبینین زمان لەوێ سادەست گەرەکیە پەیام بگەیەنێت، چون بەسیەوەسە پەیامەکەی بگەیەنێت پێی خۆشەکە زوو بچێتە ناو مەژگی کەسەکانەوە. لە ڕاستیدا ئێمە گەر پەیوەندی نێوان شعرەکانی مامۆستا مەلا حەسەنی دزڵی و ژینگە کۆمەڵایەتەکەی باس بکەین دەبینین ئەم پیاوە ئەگەر چی بیستویەتی پەیامی کەسی خۆی بگەێنێ، بەڵام دوجار پەیامەکانی هەمووی پەیامی کۆمەڵایەتین ئەرکی کۆمەڵایەتی خستوتە سەر شانی، یعنی خۆی مەڵاز حتا نانێت مێزەرەکەی خۆی هێجووەکان، یعنی ئەوە نەتێتە بەرەوە، ئەوە نەترسانە دێت کارەکانەکە دەزەنێتە سەر خاڵەکان و ئێمە هەموو ئەمانەمانە لە دیوانەکەی مامۆستا مەلا حەسەنە هەست، بەڵام بەداخۆ ئێمە یەکدانە مشکی لەمان هەست. ئێمە ناین شوێنی شتەکان بگرین بیکەین بەڕەوت، شتەکان تێت وەکو دەنگێک وەکو بڕکانێک دوایەوە ئەپوکێنە. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، گەڕامەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. باس و بابەتەکەمان ئەوەیە کە هۆکاری ئاگرکەوتنەوەی بەردەم یاخود بەردەوام کە لە بازاڕی لەنگە هەولێر دووبارە دەبێتەوە بەداخەوە، یعنی ئەمە جاری دووەمە کە ئەم بازاڕە
دەسووتێ لە 25/2010 تاوەکو ئێستاوە دوو جارە خەڵکێکی زۆر زەرمەند دەبێ و خەڵک قسەی جیاواز دەکەن و ئایا ئەمە چییە چۆنە لە بەرسی ئەوە بەو شێوەیە ئەم شوێنە دەسووتێ و ئایا قەرەبی ئەو خەڵکە دەکرێتەوە و ئایا بە زووترین کات بۆیان چا دەکرێتەوە یان ئەوتە کە خەڵچێک ئاماژە بۆ دەکات لەوانەیە لەم شوێنە بیانگوازنەوە کە ئەمە هەر قسە و گۆتەی خەڵکە کە ئێمە وەکو ئیعلام باس لە قسەی خەڵک دەکەین و قسە بۆ خەڵک دەکەین و هەروەها قسەی خەڵک بۆ خەڵکیش دەگوازینەوە. لە حەقەتدا لە هەرێمی کوردستان لە زۆر شوێن لافاو ڕوودەدا و ئاگرکەوتنەوە ڕوودەدا و خەڵک دەبێتە قوربانی، بەڵام گرنگ ئەوەیە کە چەندە هەوڵ دەدرێت کە لە مەترسی ئەم ڕووداوانەکەم بکرێتەوە و هەروەها هەوڵی ئەوە دەدرێت کە دووبارە نەبنەوە ئەو بابەتانە، چونکە بە حەقەت یعنی دووبارە بوونەوەی گومان دەخەتە سەر بابەتەکەەوە هەروەها خەڵک ینی پرسیاری لا دروست دەبێت، خەڵک قسە دەکا بۆچی دەبێ وابێ. تۆوەرە لەم بارودۆخەی ئێستا هەرێمی کوردستانە کە بارودۆخێکە بۆ خۆی بارودۆخێکی یعنی ناتەبیعیە، بازار گرانە، موچە نییە، یعنی زۆر شت ئێستا کە خەڵک ناتوانێت دەستی پێ ناگا، جاوەرە تۆ بازاڕیشت نەبێ و لەسەر ئەو حاڵەش بری بازارەکەت بسووتێ و دوکانەکەت بسووتێ، ئەمە بەڕاستی ینی جێگای داخە و هیوادارین کە لایانی پەیوەندیدار بیرێکی جدی لەو بابەتانە بکەنەوە و بە جدی بە دوواداچوون بکەن لە بابەتە ئاخۆ بابزانین ئەمە بۆ ڕوویدا بۆچی مەسەلەن بۆ نمونە زوو کۆنتترۆل ناکرێ ئاگرەکە ئەوەندە تەشەنە دەکا و بە حەقەتی ژانی زۆر شتێک هەندێک شت ڕوویداوە جێگای داخە کابرای دوکاندار دەڵێ بەڕاستی من لە جیاتی ئەوەی کە هاوکاریم بکرێت ماڵەکەشم دزراوە چەندین مۆبایلم دزراوە شتیتر دزراوە خەڵکێک بەڕاستی بە حساب دێ بۆ ئەوی کە هاوکاری ئەو خەڵکە بکە دزی دەکا، ئەمە بەڕاستی جێگای داخە، ئەمە جێگای ئەسەفە و هەروەها ینی ڕووداوەکە بە حەقیقی چۆن بووە چۆن ڕوویداوە لەبەر چ کۆنتترۆل. بەڵێ کاک پۆڵا سڵاوی خوارد دەبێ. سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان کارمەندەکان. سپاس کاک پۆڵاجیان. کاک پۆڵا لە 25/2010 بازارە جارێکی ترسوتا بماوەی ساڵێک یا لە چایان کردەوە لە نەوەدەکانە گەر بیرت بێ ئەم بازاری لەنگە لە جێ بازاری نیشتیمان بوو لای گەراجی قوشتەپە لەوێ لە ناو کە پروشتیوا بوو لەوێش جارێک دوزار ئاگری گرت. بەڵێ جارێک دوزار ئاگری گرت. ینی خەڵک ئەمن قسەی خەڵک دەگوازمەوە جا نایبشتن حتمما جێتان لێ بووە خەڵکێک دەڵێ ئەمە دەستە، خەڵکێک دەرێمە شۆرتی کارەبایە، خەڵکێک دەرێ بەڕاستی بەداخەوە ئێمە لە جیاتی هاوکاریمان بکەن دوکانەکەمان نەسووتێت دزیشمان لێ کراوە. تۆ دەڵێ چی لەم بابەتە؟ وەڵی ئەوەی لای من گرنگە دارێ دەبێ دامەزراوەکان ئەوەی ئەچیوانە لێکوڵینەوە چورت بکەن کاکە ئەنوەر. بەڵێ لێکۆڵینەوە چورت بکەن، کامێرا هەیە، ئەنجومەنی لێیە، پاسەوانی لێیە، لێکۆڵینەوەیەکی ورد بکەن بۆ ئەوەی ئەو گۆتی و مقۆ و دەنگۆیانە یەکلا بکرێتەوە ئەرچیوانە تەنانەت دەبێ وەزیری ناوەخۆش بێتە سەر هێڵ یعنی دەبێ یەکلای کاتەوە بۆ بابەتێکی سیاسی نیان ئەنفال نییە دەقا و دەقپێت بڵێم هۆکاری ئەوەیە دەبێ ئەوان ڕوونیکەنەوە. خاڵێکی تر دوو شت کاریگەری لێکردم کاکەنوەر. بەڵێ گیان. یەکەمیان بۆ پند وەرناگرن ئەو بەڕێزانە بۆ پند وەرناگرن. ئەوڕۆ برادێکی خۆشەویستم گوتی لەگەڵ بەندەوتی حەق وایە بچین توێژینەوەیەک بکەن لەسەر ئەو دیاردە دزیێویە ناشینە دزیکردنەکە بەداخەوە زۆر مەڵگەی هەولێر وانە بوو ها بەداخەوە بۆ مەڵگەی هەولێر وانە بوو بڕیان کرد لە نامەوە پێش ئێستا کەناڵێک وتی زۆربەیان ئەوانەی دزیەکانیان دەکرد دەمامەکدار بوون عەرەب بوون. مەرج نییە کاک پۆڵا دیویانە کاک پۆڵا زای چۆنە ئەین تۆزە بە ویژدان بین یعنی یەکەمین شت خەڵکێک نینە بناسرابن و هەتا یەکێکیان بۆ نمونە ئەگەر گیرا بینە سەر شاشە بۆ نمونە یا خەڵکێک لەوێ گرت بینی ئەتۆ دەس هەر دزە هەر کەسێک بێ تۆ ڕاوەست ئێستا سێ عەرەب بەرامبەر یەک کوردە لە هەولێر کاگەنوەر شتا هۆی لێ نهاتیەنە باوەڕت بووە ناچنەوە ناچن دەوەرن ئامار وەرگرن وەرن ئامار وەرگن لە شەمامک تا شەقڵاوە من لەگەڵت دێم بەس ئیعلانی کە نەک هەندێکی بشارنەوە هێهەی ناوێت کاکەنوەر ڕۆی ئەتو زارێ وەرە زارێ وەرە مەڕۆ ئەوە زاردە دزینەکە هیچ بۆ دوکاندارەکان بۆ پند وەرناگرن کاگەنوەر چۆن پند هەیە برای بەڕێ نائێمە دڵسۆزین
ئێمە سۆستری لەوانەی هەولێر بەڕێوە دەبن دڵنیا بە ئەخ بۆ نمونە پند دەچی وەربگرن دانی پیاوەکی بەڕێز دەڵێ بای 20 دەفتەر مۆبایل لە دوکانەکەم وە کاکەنوەر پێویست دەکاتۆ گوێ بگرە کاکەنوەر گوێم لێتە پێویست ناکە مادەم سەرفیاتت چەندە ئەوەندە ببا ئەوەندە مۆبایلە بۆ دەیهێلیەوە ڕۆژانە دەیکەمە نود ناو 2 کارتۆن کاکەنوەر بای 2 کارتۆن دەبەم هەر مشتریەک هەر کڕیارێک هات بە مۆبایل تەلەفۆن دەکەم چەندیان دەوێت بۆیان دەینم دەبێ پند وەرگرین لەو بارودۆخەی ئێستا دەبی خۆت پزیشک بی خۆت پۆلیس بی خۆت دادوەربی ئاگامان لە خۆمان بێ متمانە بە حکومەتمان بۆ چێ ئەدی حکومەت و دامەدەستگامان بۆ چێ جاگەر هەموو شتێک هەر ئەوە جاگەر هەبووە ئەو تەوەرەمان بۆ دەکرد بۆ هۆکارەکان لە منت دەپرسی تۆ بۆ لە منت دەپرسی ئەزانین چۆنە یعنی ئەتۆ ڕوودا و لە هەموو دنیادا ڕوودەدا بەهاوینان زانین چۆنە کاک پۆڵا ئەمە نەک پاساو بۆ کەس نە پاساو بۆ کەس دەنینەوە نە بەرگری لە کەس دەکەین نە چۆن دەڵێ خوانەکە هێرش دەکەینە سەر کەس ئەمە ڕووداوێکی حەقیقی دەگوازینەوە ئەو قسانێک کە دەکرێت و ڕووداوەکان دەگوازینەوە بەبێ لێکۆڵینەوە کاگەنوەر بەبێ لێکۆڵینەوەی زانستی ئەفسەری زۆر زیرەک و بەتوانە ئەخر مشکلەکە ئەوەیە لێکۆڵینەوەکان لە هەرێمی کوردستان کە دەدرێت بە لێژنەیەکی دیتەواو دەرێن هەر شتێکە گەویست بمرێ بیدە بە لێژنەیەک ئەوە کاتە من بەرپرسیم بەرپرسە گەورەکان بەپرسن کاکەنوەر دواتر دۆ سەیریکە ئەو سیستەمەی ئاگر کوژانەوەیان بۆ داناون سیستەمەکە دەڵێن ئیشی نەکردووە نازانم تا چەندە ڕاستان باشە ئەگەر تانکەر ئاوی تێدا نەبی سیستەم ئیش نەکاو لێکۆڵینەوە نەکرێ دە حکومەت بە عافیەتی بێ ئەو قسەلۆکانە هەڵدەبەسترێ دەبێت تەحملیش بکە بەڵام سەرەڕای ئەوە دەبێت لێکۆڵینەوەیەکی ورد بکرێ لەوانەی دەست درێژیان کردوتە سەر کەلوپەلی خەڵک بە تاڵانیان برد سوکە پیاو هەبوو ئەوڕۆ بیستم کاکەنوەر دەڵێ ئەوەندەم نەسوتاوە ئەوەندەی فریا کەوتم بی بەمە ئەو بەری شەقامەکە لەوێ بردویانە لەوێ بردویانە کەواتە کەسانێک کە بوونە ئامادە بوونە بۆ دزین بۆ تاڵان کەسانێکیش هەبوونە خێرخواز بوون بۆ بەخشانە چوون کەواتە ئەوانە دەبی شیکاری بکرێ بۆ دووبارە دەبنەوە بۆ دزیەکان زیاتر دەبن بۆ گومانەکان زیاتر دەبن کاگەنوەر ئەو شتانە دەبی کەمی بکەینەوە بەڵام تا ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ و هاوینان زیاتر ئاگرەکان تەشەنە دەکەن باوەڕت بێت تۆماس ئەدیسۆن بمابایە ئێستا ئەو تۆمەتانەی دەخەنە پاڵ شۆرتی کارەبا تۆماس ئەدیسۆن دەهاتە وەڵام حقی ناکە خۆ ئەدیسۆن کارەبای دۆزیەوە خۆ وایە شتی دروست نەکرد شۆرتی کارەبایە گوایە شۆرتی کارەبایە خۆ کارەبا زمانی نێ بڵێ من نیمە بێتەواو کەواتە چم گوت لێکۆڵینەوەیەکی زانستی پسپۆڕ ئەفسەری شارەزا و بوێرمان هەیە کاکەنوەر وەڵا حەق تحقیقەکی جددی بکرێت لەو بابەتە جددی بکرێت بۆ قسەلۆک نەمێنێ فعلا ئێکە ئەگەر قسێ بادە و مەکەوە کوردەواری گوتەری بە هەندە قسەی تر نەڵێم قسەم پێ مەکە با قسە نەکەم نەقسە دەکەین و ئینشاڵڵا خوا پشتیوان بێ ئەو زمانەی خوا بە ئێمەی داوە لە پێناوی ڕاستی و دڵسۆزی نەبی بۆ هیچ شتێک بەکاری نایدین دەستەکان خۆش کاک پۆڵا وا ئەو زمانەمان لێسێنتەوە ئەگەر لە پێناوی بەرژەوەندی خاک و نەتەوە نیشتیمانەکەمان نییە بگە لەوە زیاتر قسەی پێ بکەین هەروە بووینە هەرواز دەبیت دووبارە داوە دەستەکان خۆش دووبارە لەو برایانە دەکەم کاسبکاران دەکەم برایانی بەڕێز ئێوە دەڵێن بای ئەوەندە دەفتەرە و ئەوەندەوە کەلوپەل بایی سەرفیاتی ڕۆژانەتان ببەنە بازاڕەکانتان بایی سەرفیاتی کەلوپەلەکان چەند سەرف دەکرێت ئەوەندە ببەن مەیکەن بەوە بڵێ بای ئەوەندەی تێدا بوو پێویست نییە سێ ڕینگر هەموو ئێواران دەتوانێت بیکاتە ناو کارتۆنەک و بە ئۆتۆمبیلەکەی بینتەوە ئەویش لە ڕێگا لەوانەیە گەر کەسێک بزانێ ڕوحیشی لەسەدا بنێ ئەویش هەر خەتەرە برا با زۆرمان دیت برا زۆرمان دیت بۆ کەمت دیت کوژران کەم ڕوودەدا بەهەرحاڵ دەستەکان خۆش کاک پۆڵە جان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ قوربان سەرچاوان بەڵێ بەهەرحاڵ من دیارە کاتەکەم بەرەو کۆتایی دەڕوا ئەوەی کە بەڕاستی جێگای ئەوەیە کە گرنگی بەم بابەتە بدرێ و کاری جدی لەسەر بکرێ ئەوەیە کە گۆتەگۆتی ناو خەڵک و ناو سۆسیال میدیا نەبێ بە حەقیقەت بەڵکو ئەوەی کە تحقیقێکی جدی بکرێت لە بابەتەکە کاک عومەر لە بەکرەجۆ سڵاوی خوات لێبێ کاک عومەر سڵاوی خوات لێبێم کاتت باش وڵی کاکە ئەنۆجان بە قوربانە بم هەرەبووی چین کاتەوانێ
قەرەبووی لاخواوەکەی ساوزێرانی بۆ نەکرایەوانێ قەرەبووی ئەو هەموو چینیا و باران و هەڵەبجێ بۆ نەکرایەوانێ چی بۆ نەکراوە ئێستا قەرەبووی ئێستا ئاکاتەوانێ ینی بەگەڕانەوە بۆ ڕابردوو ینی بەگەڕانەوە بۆ ڕابردوو پێمان دەڵێ قەرەبوو ناکرێنەوە قەرەبووی چی ئەکاتەوانێ ئەمە ڕاز ناکەن درۆکەن بە پار قەرەبوویان کردەوانێ ئەوەی 2010 والله جا بە قسەی بەڕێزێک بکە ئاماژەی پێکردوتی نەخێر کەس قەرەبوو نەکرێت ئەوی هەڵەبجێ نەتوانین کاتەوانێ سازان ئەو مولافاوت پاروپێرات نەیتوانی قەرەبوو کاتەوە ئەمە قەرەبووی بەدەرەوە چیە کات ئێمە ڕاستە ئەمە درۆ کەرەمانە ئەو مەحاسەکە لیسەکە نامێرێ بەغا هاواری لێساوە لیسەکە نامێرێ بە قەرەبوو داکاتەوە دەستەکانت خۆشکا عومەرجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم بەڵێ چێمان لەگەڵ بەڵێ بەڵێ بە هەر حاڵ وەکو ئەوەی کە باز دەکرێ دەبێ بەڕاستی لێژنەیەکی جددی لێکۆڕینەوە لەو بابەتە بکە و سەبەبی سەرەکی و ڕئیسی ئەم ڕووداوە دەستنیشان بکرێ و ئەوەی کە مقەسریشە بەڕاستی هەر لایەنێک بێ هەر کەسێک بێ چۆن بێ چی بێ و محاسبە بکرێ ئەجا بە هەو شێوەیە کە یاسا بۆی دادەنێ و بەڕاستی ڕێگریش بکرێت لەو دزەیە کە دەکرێت بەداخەوە و دوکانیش گەڕەکیش یاخود ئەو هەو باڵەخانانەی کە دروست دەکرێن ینی سیستەمی سەلامەتیان تێدا بێت چکە بە حەقەت ئەگەر ئەو شوێنێک کە دروست دەکرێت بازارێکی گشتیە یاخود هەر شوێنێکی گشتیە دەبێت سیستەمی سەلامەتی تێدا بێت دەبێت کاگ عمر لە هەولێر سڵاوی خوات دەبێ سلام علیکم علیکم السلام ورحمة الله عمرجان دەخۆشە و بەرنامە لێ دەکەم برای بەڕێز سپاس بە قوربان تۆ دەڵێتی کاگ عمر سەبارەت بەم ئاگرە خۆی لە دنیادا خۆی گەورە سروشت لە ژیاندا هەموو کەس شتی بەسەر دێ بەڵام سیدو سارە ئەوەی بەسەرمان بێت لەناوە خۆمانە و بەدەستی خۆشمانە نە کارێک دەکەین نە هەنگاویش وا دەنێ سار بە پار کوردەوات بێرە خۆزگەمان بەپاس سیدو سارە ئەمە عەزاب دەبینین لە حکومڕانی لە بناڕەک گەلی کورد و عەزابەکان دەتوانین سای بکەن مەملەکی کوردیش خوێ بدەگریتن لە بۆ چارەسەرکردنەوە و کێشانە هەمومان دەرێ ئەوە ئاگرە دوورە لە خۆم دوورە چکە هەر هەمومان ئێستاکە بە ئاگرەکەی دەسووتین و ڕۆژی خۆشیشمان ئەو ڕۆژەبی ئەوە ئەو عەزعارە هادی چونکە ئەوڕۆ ئەوە چارەسەرنەکەی لێنە شتێک ئاخیر هەر هەمومان دەبا باوەڕش پێ بکە هەموو عیلاجەکان لا ملەتیە کە ڕوو لە خوا بکاتن یەک بگری دەوابێ یەک نەوتی هیچ پێ ناکرێ هیچ شیلۆ ناکرێ دەستەکانت خۆشکا عومەرجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم دایکی شێوە لە دەربەندی خان دایکی شێوە سڵاوی خوا دەبێم کاتت باش خوشی عەزیزی منی سپاس فەرموو سلامتی وڵای براکەم قەرەبۆ بکرێتەوە ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی دایکی شێوە بی لە تەلەفۆنەکەت بەڵێ وڵای ئەم قەرەبۆیە مسلمانانە بکرێتەوە سینەمانی ڕەمەزانەوە وڵای ئیشاڵڵا قەرەبوویان دەکەنەوە ئیشاڵڵا هەموو ئەو کەسانی کە زەرمەندن لە هەر شوێنێک قەرەبوو بکرێنەوە هاوکاری بکرێن و دەستیان بژیرێ بۆی کە بتوان زارشتی بێنەوە بازار ئیش بکەنەوە بەڵێ وڵایی براکە بەمە بەرنامەیەکی زۆر باشە دەست و خۆش و داوا لەو مسلمانانەکەم لەو خێرخوازانە ئەەکەم ئەو کەسانە هیچ نییە شتێکی ئاوا زۆر هەر کەسێ پێی توانای خۆ بتوانێ یارمەتی ئەم داواکاریان کە زۆر زۆر شتێکی باشە و چونکە هەمووی ساحەی عایلەی خۆتەزانی ڕۆژ زولفەکە وای لێ هاتێ زۆر زۆر شتێکی باشە کاکەگیان دەستەکانت خۆش بێ زۆر زۆر ڕاستە دەستەکان خوشی عەزیزی ئەمە یارمەتیان بدات و هاوکاریان بکا بۆ کەسانی هەمووی بەخوا هەمووی ساحەی عایلەی و نەبوو زانانی بارێکی خوای گەورەی هاوڕێتی سەرم خەڵکە فەقیرە ئاواتێ هەموو جارێ بە هەر جارێ بە شێوەیەک بەدبەختیەک یەقەیەگرێت و ئیتر خوای گەورەی یارمەتیان بدات خوای گەورە بە هەموو کەسێکی ئاسان کە و ئیشەڵا خوای گەورە بۆ هەموو مسلمانە دڵی نەرم کات و یارمەتی ئەو مسلمانانە بدەنێت و شتێکی زۆر زۆر باشە و براکە دەستەکانت خۆش زۆر سپاس خوشی عەزیزم دەستەکان تا خۆش زۆر بەڕێزی سپاسان دەکەین خوا ئاگادارتان بێ لە حەفزی خوادا بن دەستان خۆش بێ سپاس خوشتی من بەڵێ
بەڵێ وەڵاهی ئەو بابەتی ئاگرکەوتنەوە لێرە لەوێ لە هەر شوێنێک ئەنی حتمەن حاڵەتی سروشتی چ ئاگر بێت چ ئاو بێت لافاو بێت هەرچی بێ بۆ نمونە ئەوەی کە دەستی ئینسانی تێدا نەبێ تا حدێک ینی جێگای ئەوەیە کە چۆن دەڵێ خەڵک ئەوەندە دڵگران نابێ ئەوەندە نیگەران نابێ بۆ دەرەجەیە ئەوەی کە ڕووشی داوە بە حقیقەت کەس نازانێ بابەتەکە چۆنە بۆیە لایانی پەیوەندیدارکەی ئەعلانی حەنکرد و بە ڕسمی ڕایانگەاند کاک تەها لە سلێمانی کاک تەها سڵاوی خوا دەبێ عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه باشی بۆ قوربان باشی برا گەورەکەم خوای گەورە سەلامەت یا ڕەبی خوای گەورە ئێوەش سەلامەت کە و سوپاس دەکەم فەرموو برا وەکاری ئەم ئاگرکەوتنەوەیە يعني كردواري دارا من الله قررت شر يعني بكذا بدي كنت أخوانه العصفان وختاي تويتيا بلان بركيو. بالله. إيش يوم حد شيء قبلين عند صلاة حق ختاي تويتيا. بس شيء وياك ختاي تبون من يعني استبون من ضلين شرطي كهرباء يعني خلنا كل شوية تاوانا كل شوية بون من. برابر رزقكم. كياسا نبو دهمو بواركان دا. دبواري بازار دبواري ياساي دبواري ما طب خانده هموش تكانا كياسانا بو خطاكي حكومتني تصالاتني كواتا دبي حكومت وريابي واقدار بلا هموش لهم تشتك اي براي برزم تو قوري مالكي برفتيادي دهمو جمقا كاني مالي خود تصالات وحكومتي برفتيادي دهمو جمقا كاني جياني كومادا اگر بيت رجالي كم القاعة قدار مدينة بازار دحين حكمت على شيء. بله. دستكان تخش كاك تهجيان؟ بلا برزق أمانة شارواني قربوا ده أمانة بكيتو زحمته لما فيها شارواني قربوا ناقيته. بداخل والله ده زور سباس كاك تهجيان؟ ده زور سباس بتوشك بقرباني. زور سباس بقربان. خلق بخويا بشيته شارواني عند صلاة بو خدمة جزاري بو هیچ شك شارواني نبي لهم حكمته بخاطر هويك ده هیچ بواريكات ده ديارية. مداخل. أول شيء كراوة زور بي زوري بهني هني زريبي خو بخش كمالي خلق خو بخش كمالي خلق كتير بحكمة تشفيه بمعافية مالي خوي. زور سپاس كاك تهاجيان. زور سپاس بقربان. خوای گەورە ئێوەش سەلامەتکە سڵاو و ڕێزمان هەیە دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس. زۆر سپاس دەستەکانت خۆش بێ. بەڕێزان ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە چەند پەیوەندیەک بوو چەند کەسێک قسەیان کرد لەسەر ئەم بابەتە و ئەم بابەتە قسەی زۆر هەڵدەگرێ ئەم ئاگرانی کە لە هەرێمی کوردستان دەکەوتەوە لێرە لەوێ ماوەی چەندین ساڵە لە ماوەی 5 ساڵە 2000 ئەم شوێنەی کە بازاری لەنگەی پێدەڵێن ئاگری گرت و ئێستاش لایەنی پەیوەندیدار حەقە بابەتەکە بە جددی وەربگرێ و بە دوواداچوونی جددی بکە بۆ بابەتە بزانی خەلەلەکە لەکوێیە و تا بشکرێ بەڕاستی قەرەبووی ئەو خەڵکە بکرێتەوە بۆی کە بەڕاستی زەرمەندی زۆر بووینە و خێزانێکی زۆر لەسەر ئەم دوکانانە قوتی ڕۆژانەیان پەیدا دەکرد. خواتان لەگەڵ.